دووبارە سڵاوتان لێبێ ئازیزانم. وەک دەزانن دوای گۆڕانکاریەکانی هەموو وەرزێک لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک کێشە و گرفت دێتە کایەوە. یەکێکیش لەو گرفتانەی کەوا لە گۆڕانی وەرزی گەرما بۆ سەرماوە هاتنی وەرزی بارانبارین دروستبوونی لافا و هەروەها ئەو پاشماوە لایلۆن و هەروەها خەوڵ و خاشاکانەی کەوا لەسەر شەقامەکان هەن لەگەڵ لافاوەکان زۆرجار دەچنە خوارەوە دەبێتەوە هۆی گیرانی ئاوەڕۆکان و مەشکێش و گرفت دروست دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە میوانێکمان لە سۆرانەوە لەگەڵماناویش زۆر بەڕێز کاک ڕاید کاروان میراودەلی پسپۆڕی خزمەتگوزاری بەرگری شارستانی و هەروەها سیستەمی سەلامەتیمان لەگەڵە. بەڕێز کاک ڕاید کاروان سڵاوت لێبێ و بەیانیت باش. سڵاو لێوەی بەڕێز و بەیانی ئێوەی بەڕێزیش باش. کاک کاروان ئەگەر باس لە مەترسیەکانی لافا و هەروە هۆکارەکانی دروستبوونی لافا و کێش و گرفتەکانی لافا و بکەین بە تایبەتیش لەو ناوچە سنووریانەی کەوان بارانبارینێکی زۆر ڕوودەدا و هەروەها قەرەباڵقێکی زۆریش لە ناو شارەکانە هەیە و مەسەڵەن گەر بە سۆرانیش بنمونە وەربگرین. بەڵێ ئێمە وەکو بەرگری شارستانی هەڵبەت ئێمە لە بەرنامەی کاروان بۆ هەموو ساڵێک لە کۆی هەرێمی کوردستان کە ئێمە ژمارەی بەڕێوەبەراتەکانمان حەوت بەڕێوەبەراتیمان هەیە دیارە بە پێوەی کە لە هەلومەرجی گۆڕانکاریەکانی کەش و هەوایی لە پێشات و گریمانەکانی ڕووداوگەلیەکان و بە تایبەتیش لە نایەنە بابەتەکانی ڕێژنەبارانی و وەزای دەنگدروستبوونی لافاویەکان ئێمە هەمیشە لە دەستپێکی وەرزی پاییزە ئێمە بۆ هەر ساڵێک ئێمە لە ڕێگەی خۆمانەوە وەکو فەرمانگەیەکی خزمەتگوزاری وەکو فەرمانگەیەکی تایبەتمەند کە پەیوەستین بە ژیانی مرۆڤەکانەوە ئێمە لە ساڵانە لە دەستپێکی هەموو وەرزی پاییزە نووسراوەکەین بۆ لە ڕێگەی قایمقامەتەکانەوە بۆ تەواوی شارەدەکان شارەوانەکانمان و لە ڕێگەی یەکەیداریەکانەوە بە مەبەستی ڕێگریکردن لە دروستبوونی ڕووداوەکان و بە مەبەستیەوەی کە ئامادەکاری ئامادەسازی بکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکان و ڕێگریکردن لە ڕووداوەکانی سروشتی بە تایبەتی ڕووداوە سروشتەکان کە هەنێجار بەداخەوە کارەساتمان بۆ دروستەکەن. بەڵێ ئێمە وەکو بەرگری شارستانی لە میانەیە کارەکەین بە مەبەستی دروستکردنی سیستەمێکی سەلامەتی بۆ هاوڵاتیان و هەنجتمانیانمان لە تەواوی جوگرافیەکانی کوردستانە. زۆر باشە کاک کاروان، ئێوە لە ئێستادا ئامادەکاریتان کردو بۆەوەی کە مەترسی لافاوەگە دروست بوو لە ناوچەکەدا ڕوبەڕووی ببنەوە؟ بەڵێ ئێمە هەڵبەت وەکو هەمووان ساتێ لە 24 کاتژمێرە تیمەکانمان کە ژمارەی تیمەکانمان لە شێوازی کارکردنیان 6 تیممان هەیە لە مەجای کارکردنە لە چەمکی بەرگری شارستانیە کە ئێمە 13 ئەرکمان هەیە و لە بابەتی ڕووداوەکان و لە بابەتی دروستبوونی کارەساتیەکانە ئێمە تیمی ڕزگارکردنەکانمان کە لە هەموو بەڕێوەبەراتێکە بوونیان هەیە ئامادەسازی ئەگەن بە پێی ئامادەسازی و شارەزاییکردنی کارمەندانمان ڕاهێنانی بەردەوامیان لە ڕێگەی ئامادەکاری کەرەسەکانی دروستبوونی ڕووداوەکان و کەرەسەکانی بەکاربەری ڕووداوەکان. بەڵێ بۆ هەموو ساڵێک ئێمە بابەتانە بە هەند وەرەگرین بۆی کە هەرچی زووە لە کاتی دروستبوونی هەنووساتی ڕووداوەکانە بگەینە سەکۆی ڕووداوەکان نەشانەی ڕووداوەکان ئێمە ئامادەبوونمان هەبێ و لەوێ بتوانین ڕووداوەکان قەبارەی زیانەگیانەکان و مادەکانیش نەهێڵین زیاد بێ و قەبارەیان گەورە نەبێ. بەڵێ کاک کاروان ئەگەر باس لەوە بکەین سەرەکیترین ئەو هۆکارانە بەدەر لەوەی بارانێکی زۆری بەخۆر ببارێت سەرەکیترین ئەو هۆکارانە دەبنەوە هۆی دروستبوونی لافاو ئایا خۆشمان مرۆڤەکان بەشێکین لەوەی کە بێتە هۆیەوەی لافاو دروست بێت ئەگەر بێت و بە گیرانی ئەو ئاوەڕۆکان بێت کە بەشێکی زۆری بۆی خۆڵ و خاشاکی هەر پاشماوەی مرۆڤەکانە ئەو هۆکارانە چینوا دەکەن لافاوێکی زۆر دروست بێ مەترسی دروستکە لە شارەکانە. بەڵێ بێگومان کۆمەڵی هۆکار هەیە هەنێ هۆکاری ڕەنگە خۆرسکانە دروستیانێکیشی ڕەنگە بە تەکید مرۆڤەکان دەستیان لە دروستکردنیا هەیە لە بابەتی نەبوونی ئەم وشیارێکی ئێمە لە پاڵ وشیاری گشتەکان کە ئەمانەیە بوونی هەبێ وەکو شیاری بەرگری شارستانی کە بەداخەوە ئێمە تاکانی کۆمەڵگەی کوردی پێمان وایە هەموو شتێ بێ میری یان دەستگا و دامەزراوەکانی میری هەڵسن بەم ئەرکانە ڕەنگە زۆری کە پێویستەکان لە گەڕک و شەقامەکان لە کۆڵانەکان لە جادەکان ڕێگاوانەکان هەنێکی پێوەستە بە خودی خۆمانەوە وەکو مرۆڤەکان بۆیە لە دوای وەرزی ئەوەی کە ئێمە وەرزی هاوی نەمانەیە کشوکاڵێکی هێژگار زۆر پوش و دار و درەخت و هەموو ئەمانە کە پلاستیکە نایدونەمانە وەزایدا ئەم کشوکاڵی کە ڕۆژانە بێتە بابەتی بە هەم پاشماوەی شارەوانی هەم پاشماوەی ماڵ و خاشاکی ماڵانن بۆ هەنێکی لە کۆڵانەکان با بڵێم کەڵەکە بێ
بە پێویستی ئەزانرێ بە ئێمە بە پێویستی ئەزانین کە نەک تەنها لە ڕێگەی برادرانی شارەوانی یان با بڵێم ئەو کۆمپانیانەی تایبەتمەندن بە لادانی کرش و کاڵ بەڵکو هاوڵاتی وەکو تاک خۆشی هەڵسێ بە هەنێجار بە لادان و خاوێنکردنەوەی ئەم کرش و کاڵێ ئەشێ لە ڕێگەیەوەی کە لە کۆڵانەکە لە دەم ماڵەکەی خۆتە منهۆڵ هەیە منفەس هەیە مانە ڕێڕێوی ئاو هەیە جۆگەلە هەیە ئەشێ هەنێ حاڵەت هەیە کە خۆ دەتوانی فۆرسکانە خۆت وانێ جار کە دروستە بێ وە خۆت هەندێ بە شێوەیەکی خۆت بکەری درستی ئەم بابەتەیە بی کە بتوانی هەڵسی بە مارکەیە ئەم مارکێکی قورس نییە چون ئێمە بە پێی ئەوەی کە ئێمە لە وڵاتانیش بە پێوەی کە خوێنی ئەمە لە وڵاتێکی وەکو بەریتانیا بۆ بینین ساڵانە بە بەراوردکردن لەگەڵ وڵاتانە ئەم مارکەیە تاکی ئەوروپیش تاکی کۆمەڵگەی وڵاتانی دنیاش ئەم مارکەیە بەجێگەێنن و بە نمونەیش ئەو ڕووداوانە کە بە تایبەت کارەساتەکان لە وڵاتانی دنیا بوونی هەیە بەڵام بە پێی وشیاریەکان با بڵێم کاری بۆ کرێ بەڕادێک لێرە و لەوێ جاکاری ئێژگار زۆری تیابێ نسبەی ڕێگریکردنەکان نسبەی ڕوبەڕووبوونەوەکان زیانە گیانیەکان کەمترین زیانە بن لە شوێنەکانی تر بۆیە هۆکارگەلێکی تری ئێژگار زۆرمانەیە بەڵام ئێمە وەکو بابەتی وشیاریەکان بەرچاوی ئەگرین و هەڵوەسەی لەسەرەکەن بە پێویستی ئێزانین تاکانی کۆمەڵگەیش ئەم وشیارێ بەلایەوە دروست بێت و لە ڕووی ئەوەی کە بابەتی شێوازی دەستبردننی و کارکردنی لەم ببوارەیە کاری بۆ بکە. زۆر باشە کاکەروان لە ئێستادا لەوانەیە هەنێک شوێن هەبێت کە ساڵانە زیاتر مەترسی دروستبووین لافاوی تێدا ئەنجام بدرێت. ئێوە کارتان بۆ شوێنانە کردووە کە ئەم ساڵ دووبارە لافاو لەو شوێنانەدا ڕوون نەداوەتە چاکسازیتان کردو لەو شوێنانەدا؟ بەڵێ بێگومان بەداخەوە لە نەجوگرافیایی تایبەتمەند بە تایبەتی زۆر ناوچانەی کە ناوچەی چین و ناوچەی لووتکەیوەمانن کە هەندێک مەترسیان زیاترە لە جێگاکانی تر و لەگەڵ هەموو ئەوانش کە جوگرافیای پێدەشتەکانیشمان بە تایبەت زۆر ساڵ ئەبینین تەنانەت لەناو پایتەختی هەرێمیشە لە سلێمانیشە لە دەوەکیشە لەو جێگانش ڕووداوی لافاویمان بوونی هەبووە بە ژمارەیەک کە بە پێ ئەو ئامار و داتایی کە لامان تۆمارە بێت بەڵام ئێمە وەکو تێبینیمانەیە بە سنووری کارکردنی خۆمانە کە پێشووتر ئەمە بۆ ئێستاش هەنووکەی کاری تیاکەین وەکو جوگرافیای بەڕێوەبەراتیمان وەکو بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران کە بەداخەوە لە دابارینێکی بارانەی وەرزی دەستپێکی پاییزە کە ئێمە هەمیشە ئەیڵێن لە بارانی یەکەم و دووەم و سێمە قوڕی گێژگار زۆرمان بۆ دروستەکە لەمەڕەوەی کە ڕێگری با بڵێن منفەزەکان و بە شێوازی کەڵەکەبوونی ئەم زبوو خاشەکەی باسمان کرد و بەڵام لەگەڵەوەش ئێمە کارمان بۆی کردووە کە با بڵێم ڕێگری بکەین لە دروستبوونی ڕووداوەکان و بۆ کەمکردنەوەی ڕوودا و کارەساتەکان هەڵبەت ئێمە بەداخەوە ڕووداومان هەبووە ڕووداوی لافاوی کە بەداخەوە گیانسپاردنیشی تیا بووە لە مانگی هەشتا لە 2009 کە باوەڕم وایە بەداخەوە ئەفسەرێک و چوار کارمەندمان لەدەستدا لە شارەدەی سیمیلان و ئەم ڕووداوی لافاویە ساڵانە بە هۆکاری چی گیانیان لەدەستدا؟ بە هۆکاری ئەوەی کە هەڵبەت لەوەیە کە ئەمە 2 ساڵێکە بنکەی بەرگری شارستانیمان تیادا کردوتەوە و ئەم هاوڕێیانەمان دیارە لە شەو درەنگانێکە مەترسی با بڵێم لافاوی بوونیە بووە بە لەجیاتی هاوڕێیانی بەرگری شارستانی کە ئێمەین هەڵیان ناوە خەڵکی ئاگادارکردنەوە چون ئێمە بیرمان نەچێ یەکێک لە کارەکانی ئێمە ئاگادارکردنەوەی خەڵکە بەر لە دروستبوونی ڕووداوەکانی بەرگری شارستانی واتە بە پێی یاسای گریمانەی کارەکەین وەکو چۆن شوناسێکی بەرگری شارستانی کارکردنمانە بەر لە دروستبوونی ڕووداوەکان بەڵێ ئەمانە لە ئەنجامی ئەوەیە کە چون خەڵکی ئاگادارکردنەوە بەداخەوە لە ئەسبابی هێز و درێژەری ئەم لافاوی کە لە شێوەیەکی لێژیە لە بەرزی و بەرەو نزمیە ئەو ئاوە هاتنی کردبوو و هەم ئۆتۆمبیل و هەم کە کارمەندەکان و ئەم ئەفسەرشمان هاوڕێکمان کە 5 هاوڕێمان لەدەستدا ڕووداوێکی ئێژگار دڵتەزیێن بوو و بابەتێکی کارەساتی سروشتی بوو و بۆ هۆی گیانسپاردنی و هاوڕێیانەمان. زۆر باشە کاکەروان لێرەوە سڵاو لە ڕۆحی پاکی هەموو ئەوانەی تەبنە قوربانی بۆ خزمەتکردنی کوردستان بەڵام وەکو ئاماژەت پێکرد بەڕێستان ئێوە پێش ئەوەی ڕووداوەکە ڕوودا دەبێت ڕێنمایی بکەن و بە ڕێزیشتان بە حکمی کەسێکەوە پسپۆری و ئەزمونێکت لەو بارە هەیە و سنووری کاری خزمەتی ئێوەش سنوورێکە توانە بڵێن بە تەواوی معنا شاخاویە و باران ناویە ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان ڕەنگە ئێستاکە گۆڕینی ڕێڕەوێکی ئاوێک کە زۆر زۆر ئاسان بێت لە لادەیەکی سنووری دەسەڵاتیەوە بەڵام لە کاتی بارانبارینە ئەوە کۆنتترۆل نەکرێ و مەترسی زۆری هەبێ
هەڵتان داوە ینی ڕێنماییتان چ لێرەوە یاخود لەوێ بتوانن بچنە ناوچەکان و بۆ نمونە هەنێک ڕێنمایی ڕاستەخۆ بدەن ئەم ڕێڕێوی ئاوە بگۆدرێ لێرە بربەستێک دروست بکرێت تاوەکو لە کاتی لافا و ڕێگری بکات. بەڵێ ئێمە هەڵبەت هەموو کاتێکە بە پێی گۆڕ وەرزەکان بە پێی جۆراوجۆری ڕووداوەکان چون ئێمە لە سنووری جوگرافیایەکەین هەموو ڕووداوەکانمان بوونی لە بردومان لە داڕمان لە خنکان لە سووتان لە تەنانەت لە شێوازی لافاوی لە هەموو ئەم بابەتانە ڕووداوگەلی کێژگار زۆرمان هەیە ئەم ساڵیش بەداخەوە ئەم بابەتی کەتبس بابەتی کارکردمان لە مەجای بایۆلۆژی موادی کیمیکا هەموومانە ئەرکی ئێمە و لە مەجای ئەمەیە کە بابەتی لافاویە بۆ بابەتی وشیارکردنەوە لە ڕێگەی میدیاکانمان و لە ڕێگەی بەشی ڕاگەاندنەکانمان و لە بڕێوەبراتیەکان هەمیشە ڕێنوێنی خەڵکمان کردو ئامۆژگاریمان داوە و ئێمە وەکو ئەفسەران و کارمەندانی بەرگری شارەسانی من وەکو شارەزایەکی دادی بەرگری شارەسانی ڕاشکارێکی تایبەتمەند لەباری بەرگری شارەسانی کە ئەرکەکەین ئێمە هەمیشە هەوڵماناوە لە بابەتی هەم میدیای بیستراوە بینراوە خەڵکی لێ ئاگادار بکەینەوە هەڵبەت لە مەجای دروستبوونی ڕووداوەکان ئێمە لە شوێن ڕووداویەکان و لەوێ خەڵکی هۆشیارەکەین و دووریانەخێنەوە لە ڕیسک و مەترسیەکان لە شوێنی نقطەیدا لێ ڕووداویە و مەبەستی ئینقازی بە مەبەستی کەمکردنەوەی مەترسیەکان و مەبەستی دڵنیاییدانەوە بۆ شوێنانە و لادانی پاشماوەی ڕووداویەکانیش بە کۆمەکی بەشێک لە فەرمانکانی میری کە هاوکاریمانەکەن لە ئانووساتی دروستبوونی ڕووداویەکانە وەکو شارەوانی وەکو فەرمانگەی کارەبا ئاو و تەنانەت لیژانەکانی ئەمنی فەرمانەکانی ئەمنی ئەمانش کە کۆمەکمانەکەن ڕێگاوبان هاتوچۆ کۆمەڵێ فەرمانگەی زۆر تایبەتمەند کە لە کاتی دروستبوونی ڕووداوەکان دێنە شوێن ڕوودا و لەگەڵمان تێکەڵە بن و پێمانەڵێن چیتان پێویستە ئێمە بۆ کۆمەکردنتان بۆ ئێمە بتوانین باشترین خزمەتگوزاری بگەین بۆ باشترین فریاد ڕست بین ئێمە لە مەجای کارە لە شوێن سەکۆی ڕووداوەکانە. زۆر باش کاروان ئەگەر ئەوە بپرسین بەڕێستان ئیمکانیاتیەوەتان هەیەوە تا دەسەڵاتی میری حکوومەت ئەوەندە چکم ناوچەیەوە تۆزێک تایبەتمەندترە یان نتوانین زۆربەی ناوچە کوردستانیەکان کەوا شاخاوین تایبەتمەندترن کە لیژنەکانتان بتوان دەرچوون بکەن پێش ڕوودانی لافاوەکان یاخود لە وەرزەکانی تر پێش دروستبوونی ئاگرکەوتنەوەکان بۆ نمونە لیژنەیەک بچێتە لادەیەکەوە بە ڕێنمایەکانی بەڕێستان ڕەنگە بە زۆر ئاسانتر ئیشەکە ڕووبدا تاوەی بۆ ئەوەی لافاوەکە ڕووی داوە بچین و خەڵکەکە ڕزگار بکەن ینی ئەمەیان ئاسانترە پێش ڕووداوەکە لەو بارەیەوە ئیمکانیاتان چۆنە هاوکاریتان دەکرێت کەس بەدەمتانەوە دێ بۆی پێش ڕووداوەکان بتوانن بەشێکی زۆری ناوچە شاخاویەکان بگەڕێن و ڕێنمایان بدەنێ. بەڵێ بێگومان ئێمە ژماری مەرکەزەکانمان لە هەر بەڕێوەبراتێکە پۆلی مەرکەزمانەیە بۆ نمونە لە سۆران بەڕێوەبراتی بەرگری شارستانی سۆران 7 مەرکەزمانەیە هەر جوگرافیاک شارەدەیەک مەرکەزی تایبەتی هەیە و تیمی جۆراوجۆریمان هەیە لە ناو مەرکەزەکانەوە میلاکاتی تایبەتمەندیمان هەیە ڕەنگە نەواقسمانە بێ بە پێی ئەندازەی کارکردنمان و لە ڕووی کەرەسەی ڕوبەڕووبوونەوەی ڕووداویەکان بۆ هەر تیمە کۆمەڵی کەرەسەمان هەیە هەرچەندە کەرەسەکان ڕەنگە لە با بڵێم لە تمۆحی ئێمانە بێ ڕەنگە هەنێکی کلاسیکی بێ بە پێوەی کە بۆ ئەندازەی لە ئێمە لە 2020 کۆمەڵێک وەسایلی نوێکاری و تازەگەری مۆدرنەتەمان بۆ کرداوە و ئێمە لە ڕێگەی ئەوەی کاچین بۆ ئاوایەکان لە ڕێگەی کاچین تێکەڵ بە خەڵکی ئەبین و لە ڕێگەی ئەوەیش کە هەنێ جار ئێمە بۆ شیارکردنەوەکان جگە لە سیمینار ئێمە خولی تایبەتمەند بۆ تەواوی چین و توێژەکان ما کردووە بینمانەت ئێمە بۆ تەنها لە ماوەی ڕابردووە ژمارەی خول و ڕاهێنانەکانمان و ئەو دەوراتانەی کردومانەوە 384 دەورەمان کردوێتەوە بۆ وشیاری دروستکردنی با بڵێم لانی وشیاریەکە هەڵبەت تا لێرەکانە لەم سنوورەوە لە تەواوی جوگرافیای کوردستان بە ئەندازەیەک هێشتاکە لە فەرمانگەی ئێمە و لە خزمەتگوزاریەکانمان تێگا بەڵام هەنێکیشی بێ ئاگایە لەوەی پێیان وایە تەنها ئەرکی بابەتی ڕووداوەکانی کۆنتڕۆڵکاری ئاگر ئەرکی ئێمەیە هەرچەندە ئێمە 3000 دوجار ئەرکی ئاگرکوژێنەوە ڕێگریکردن لە ڕووداوەکانی ئاگرمانەیە بۆ مەسەلەی تیمەکانیشمان ئێمە ئەو تیمانەمان کە بەبەست فریادرەسی واتە ڕزگارکردن ئەچنە سەکۆی ڕووداوەکان بێگومان هەمووی کارمەند و کارکتەری بەتوانە و لە ڕووی ئێنێرژی و تاقە و وزە و شارەزایی باش ڕاهێنراون و هەر بەڕێوەبەراتێک جاکاریەکی هەیە ڕەنگە بەپی ئەزمموی ئەم شوێنگەیە کە ئەفسەرانمان لەوێدا دەیانەوێ لە ڕووی زانیاری ئەرشیڤی کوردیان بە لە ڕووی تاقە و وزەی جەستەیان بەرزی بکەنەوە بەتوانیانە بڕژێ لە ناو ئەو شوێنی ڕووداویانەوە پێش ڕووداوەکانیش ئەرکی ئێمە ڕێگریکردنە لە دروستبوونی ڕووداوەکان کارمان بۆی کردووە نەتیجەی باشیش هەیە بووە ئێمە هەمیشە ئەمانەوێت بەنجامێکی باش لەم بابەتانە ساڵانە
ساڵ بۆ ساڵ باشتر بێت. زۆر باشە کا کاروان ئێوە هۆشیاریتان چییە بۆ ئەو کەسانی کە لە لادیەکان کە دوورن لە هەموو ئەو ئامێرانی کە بەکاردێنێت بۆ بەرەنگاربوونی لافاو پێویستە چ جۆرە ئامێرێک بەکاربێن کە خۆیان لەوێ ئەنجامی دنواتە ڕێنماییتان چییە بۆ ئەوان کە دەستیان بە ئامێرەکان ناگەن لە مەترسی لافاودا؟ بەڵێ هەڵبەت ئێمە بۆ بابەتی ئەو ئاوایانەی کە دوورن لە سەردەری قەزاکان یان دوورن لە بنکەکانمانەوە ئێمە هەڵماناوە لیژنەی تایبەتی ما بچێتەوە شوێنانەوە لەوێ تێگەڵ بە خەڵکی ئاوایەکانیش بێ لە ڕێگەوەی کە 2 ساڵ لە مەوبەری ڕێکخراوێکی ئەڵمانی تایبەتمەند بۆ ئاسی بەرزکردنەوەی وشیاری کارکردنی تاشی کۆمەڵگەی وەکو ڕێکخراوێتی HW ئەڵمانی هاتنی کردبوو. ئێمە مەبەستمانە لە ڕێگەی کەرەسەی بەردەسی کلاسیکی بەردەسی کەرەسەی بەڵێم ئەو کەرەسانەی کە لە ماڵێکا دەسەکەوێ ئاشنایان بکەین. ڕەنگە تۆ ئەگەر ڕەنگە شتێنێکی کوردی پرسیاری لێ بکەم چی پێگرێ ڕەنگە ئێمە بەپێ کار و بەرنامەی هەمانەوە بەپێی تەجروبە و ئیش و کارەکانمان ڕەنگە بە شتێکی وەسایلی زۆر سادە و ساکەن دایان ئیشی پێ بکەین ئێمە لەوێ ئاشنایانەکەین. وە بۆ مەسەلەی بابەتی شێوازی خۆڕاهێنان و بە شێوازی ڕوبەڕووبوونەوەی تاکەکانی کۆمەڵگەی لە ئاوایەکان لە گەیشتنی تیمە پرۆفشناڵەکانی ئێمە تیمە ئەوانەی ئەرکی دروستیان ئەرکی بەرگری شارەسانیە ئەشێ تاکێک یا خاوەنداریەتی ماڵێکەکە جوتیارێک کەسێک لە ئاوایەکەیە دراوسێ کەسێکە یانیش بۆ نمونە لە شوێنێک نیشتەجێە زۆر دوورە لە شوێنی بابڵێم نیشتەجێبوونێکی کە فەرمانگەی میریتیا بێ ئەشێ کۆمەڵی وەسایل کە لە ئاوایەکەیە کاری پێکرێن ئەو وەسایلانیشن کەرەسەیەکی دەستین لە بابەتی ئەوانەی کە ڕۆژانە بەکارێنن و لە کاتی دروستبوونیشە بابەتی داڕمان لە بابەتی بۆ نمونە بەربوونەوەی کۆنکرێت و خانوبەرەکانیان سەخت خانوەکانیان دیواریان و ئەمانە دارودەوەنەکان ئەتوانن بە بابەتی شکاندنی ئەم وەسایلانە شکاندنی ئەم کەرەسە ئەم بربەستانە لە ڕێگەی وەسایلەکانی دەستی ئەمیشانە بکەن. ئێمە بۆیە ڕێگە زۆرشت لەلایەوەنەوە بێ ئێمە خواستی بۆکەن خۆزگەمانە خواست لە دەستی ئێمە بێ بۆ ئێمە دەمانەوێت بڕژێنەوە شوێنانش لە داهاتوە بەداخۆ کە ئەم بابەتی کۆرۆنا ڤایرۆسە ڕێگر بوو لە کۆمەڵێ شت ئێمە بەرنامەی تازەگەریمانە بوو بڕژێنە جوگرافیەکانی کوردستان بە ئومێدەوەین کە بتوانین لە داهاتوە ئیشی باشیان بۆ بکەین. زۆر باشە کاروان وەکو کۆتا پرسیارم لەم دەرفەتەیە وێڕای هیواداری و لە ساقی و تەندروستێکی باش بۆ بەڕێستان و تەواوی هاوکارانتان داواکاریتان چییە لە لایانی پەیوەندیدارەکان و لە هاوڵاتیانیش بۆی زیاتر هەماهەنگیتان بێ بە کورتی لێرە و پەیامێکتان هەبێت تا بتوانن ئاسانتر هەم ئێوەش بەکارەکانتان ڕابگەن و هاوڵاتیانیش هاوکاریەوە بن. بەڵێ ئێمە هەمیشە وتمان و باشترین ئامۆژگاری و ڕێنێنیمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان لە هەر جێگایە کە ڕووداوێک یا کارەساتێک دروستە بێ یان بەر لە دروستبوونی ڕووداوەکە پێزانینیانە بێ زانیاری بن بە خێراترین شێوە لە ڕێگەی پەیوەندیگرتنیان بە ژوورەکانی کۆنتڕۆڵمانەوە بە ژووری کۆنتڕۆڵ ژوورێکە ژوورێکی بزاوتە ژوورێکی بزوێنە لە هەموو بەڕێوەبراتەکان بوونیەیە ژمارەی باڵندەکانی ئەم ژوورەیە لای خۆیان یاداش بکەن وەک چۆنێک پێویستەکە ژمارەی تەلەفۆنی سەکتەری باڵم تەندروستی و ئەمنی و لە هەموو ئەمانەیان لابێ هەم گرنگیشە ژمارە تەلەفۆنەکانی ئێمان لابێ باشترین ئامۆژگاریمانەوەیە کە زووترین کات پەیوەندی بە ئێمە بگرین بۆی کە بە کەمترین کات ئێمە زووترین کات کارمەندان و تیمەکانیان بۆ بنێرین بۆ ئەوەی کە بتوانن بگەنە شوێنی ڕوودا و لەوێ کۆمەکیان کەم بە بەتاڵکردنی شوێنەکەواتە ئیڤاکوێشنی شوێنەکە بکەن دوورکەونە لە سەکۆی ڕووداوی کە نقطەی دالەی ڕووداویە ئێمە پێڵێن هۆز زۆن بەرژنی ئاگری تیا بێ جوگرافیایەکی سەلامەتەوە بۆ فەرمانەکانی میریش ڕێنوێنی و ئامۆژگاریمان و هاوکاری ئەوان بۆ ئێمە زۆر گرنگە لە ئانووساتی دروستبوونی ڕووداویەکان ڕەنگە لێجان نەتوانین ئێمە وەکو دەستی کار تەواوی شوێنەکە پڕکەینەوە و پێویستمان بە کۆمەک بێ ئێمە لە ڕێگەی ئەوانە خواستیان بۆ بکەین پەیوەندیی باشمان هەیە و لە داهاتووشە باشتر و پتەوتری ئەەکەین بێگومان ئەمە باشترین ئامۆژگاریمانە بۆ هاوڵاتیان و لە بابەتی ڕووداوەکان خۆیان پارێزن و دوورکەونەوە لە شوێنی مەترسی و ریسک و ئەمانەی کە بێتە هۆی ئەوەی کە ڕەنگە گیاسپانیتیا دروست بێ ڕەنگە زیانی مادیتیا دروست بێ باشترین ئەوە بەتاڵکردنی شوێنەکان و پەیوەندیگرتنیانە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز ڕایت کاروان میراودەری پسپۆر لە خزمەتگوزاریەکانی بەرگری شارستانی و سیستەمی سەلامەتی سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو.